ئەوانەی کە کەمە تەمەنیان چووەتە سەرەوە زۆر تەڵەبی هەنجیرەکەکەن. خاتون سڵاو لێبێ بەچی بەشداریتان کردووە لەم فیستیڤاڵەیەوە؟ سڵاوی خۆی گەورەتان لێبێ بەخێربێن. ئێمە لە فیستیڤاڵی مارینا بە ئەزبەریدی فرێش بەشداریمان کردووە. باشە ئەزبەریدەیەوە جیاوازی چێ لە ئەزبەریدەکانی تر بۆ خۆی نووسیوتانە خۆشترین و بەتامترین ئەزبەریدی میوەکان کرد؟ بەڵێ ئەم ئەزبەریدە فرێشە جیاواز لە ئەزبەریدەکانی کە بە سەهۆڵ و ڕنگ و تام دروست دەکرێت، ئەمە بە فرێشی و بە گوشراوی میوەکان دروست دەکرێت کە زیاتر لە 8 تامە. باشەواتە هەر لە میوەکان خۆی دروست دەکرێت؟ بەڵێ بۆ نمونە شیرمۆزەکەمان بە مۆزی فرێش، هەنجیرەکەمان بە هەنجیری تەڕ و وشک دروست دەکرێت، فستقەکەمان بە فستقی فرێش و ئەوەکانی کەش بە هەمان شێوە. باشە چەند جۆرتان هەیە؟ زیاتر لە 8 جۆرە. خواستی هاوڵاتیان چۆنە لەسەری بازارتان چۆنە؟ بەڵێ سپاس بۆ خۆی گەورە لە بەروی ئێرە بە تایبەت جەوەکەی گەرمە خواستێکی زۆری لەسەر بوو لەلایەن هاوڵاتیانی کەلارەوە. باشە بەزەم شەو جەوەیەکی فێنک و خۆشیەیە. ئەروەڵا ئەم شەو جەوەکەی زۆر خۆش بوو. باشە خواستی هاوڵاتیان چۆنە لەسەری ئەم ئەزبەریدە فرێشە و جیاوازە لە ئەزبەریدەکانی تر؟ بەڵێ وەکوتم خواستێکی زۆر باشی لەسرە بە پێی تەمەنەکانیش ئەگۆڕێ. بۆ نموناوانەی کە کەمە تەمەنیان چووەتە سەرەوە زۆر تەڵەبی هەنجیرەکەکەن و گەنجەکانیش زیاتر فستق و هەنارەکە و شیرمۆزەکە مناڵیش زیاتر خواستی لەسەر کۆلایە. باشە وابزانم لە سلێمانیشەوە هاتون بەژارێن؟ بەڵێ لە شاری سلێمانیشەوە هاتوین و لەم فیستیڤاڵەشا بڕیارمانەوە بەشە لە داهاتەکەی بۆ مناڵانی غەزە دابینکەین. باشە وەکە بینم پیاوەکەشت لەگەڵ تایە و هاوکارتایە، ئەم بیرۆکەی کامتان بوو کە بەم شێوازە ئەزبەرید بفرۆشن؟ بەڵێ بیرۆکی هەردووکمان بوو پێکەوە، ئەکید ئەو پاڵپشتمە ئەگەر ئەو یارمەتی دەرم نەبێ من بەتەنیا لە بڕۆی ئەم ئیشە قورسە پێکەوەیکەین پاڵپشتی تەواوی منەوە پێکەوە ئەم ئیشاکەین.